كاك حميد شوني بخير بي. زۆر خۆشحاڵم طبعاً کە جەنابەت لێرە میوانی و زۆر پێم خۆش بوو کە هەدەفم بوو کە لەو بەرنامەیە پێکۆ بەرنامەیەکی باش بکەین. لەبەر تۆ خۆت زۆر لەسەر ئیشەکانت قسە ناکەی و زۆر لەسەر توانای خۆت قسە ناکەی، بۆیە من ئەوە ئەبینم نەگوەک برادێک، بەڵام وەک کەسێک کە لە هەمان وەسەتا ئیشەکە ئەوە ئەبینم تاقە و توانای تۆ چەندێکە کە پێویستە باسکرێ. بەڕاستی هیوادارم لە دوایان بەرنامەوی تر بەردەوام باسیکەی، یعنی شتی خۆت بە گرنگ پیشانی خەڵک دەی. هەروە گەزاین ڕەنگە خەڵکی ئەوە نەزانن کە پێشتر تۆ چەند بەرهەمی ترت هەبووە جگە لە 1970 یەکێک بوو لە ئیشە باشەکان کە چووە ناو خەڵک و بینەرێکی باشت بۆ خۆت پیا کرد و هەم بۆ فیلمەکەش. ئەنجام بەخێر بێ. خۆشویست سپاس کاک سەرەتا سڵاو لە جەنابەت و لە میهرانی خۆشەویست و خەڵکی خۆشەویستی کوردستان. فیلمی 1988 وابزانم ئاشکارە بوونی من بوو لە سینەما، یەکەم فیلم بوو سەر سینەما، بەڵام من لە ساڵی 2007 بەڕاستی لێرە دەستم بە کاری سینەما کرد لە فیلمێکی بەناوی لە حەشارگای شێردا. بەڵێ دەرهێنەر کاکی فکری باڕۆژی بوو. بەڵێ فیلمەکە نازانم دوجار سەری نەگرت، پاخش نەکرا. هەموو شتیشی تەواو بوو، یعنی هەموو شتی تەواو باو ئەخیرەژی لە سینەما و جەماوار بەرنامەکیاندانەوە هەموو چارشەم. بەڵێ وابزانم لەوێ عەرز کرا، پاخش کرا بوو. کە من دەرفەتم نەبوو بەڕاستی بچم ببینم، هێشتا بەخۆم لەم دیتووە. یعنی ساڵی 2007 دروست کرد، هەفت یان هەشت ئەگە خەڵات نەبوو. ئای مناڵ بوو ئەو کات. ئەرەوەڵا چۆن بوو تەجروبەیەکی چۆن بوو؟ باش بوو، چکم پێشتر لە ئیرانیشی شانم کردبوو، بەس کەوەی سینەما نە نوێ بوو من بەڵێ، بەس هەر حەزم لێ بووە. واتە لەسەر فیلمی 1988 یعنی ئەزمونێکی تازە نەبوو بۆ تۆ؟ نە تازە ئەزمونت کردبوو پێشتر. ئەزمونەکانی ترت چۆن بوو، یعنی مقارنەتەن بە فیلمی 1988؟ دوو فیوچر فیلمی درێژم هەیە وە کوردی باسکەین. بەڵێ سێ کورتە فیلم هەیە، یەکێکیان ژوورەکەی ترە بە دەرهێنەرەتی سەید کەماڵ ڕێز و سڵاومان هەیە بۆ کاک سەیدی خۆشەویست. بەڕاستی ئەو پاڵنەری من بوو کە دیسان بگەڕێمەوە بۆ سینەما، چکە زۆر حەزی لێ بووم بگەڕمەوە سەر شاشەی سینەما. ڕاست لێ دوو ئەو فیلمی کورتە فیلمی سەید کە چوو فستیوالی دووکیش بەشدار بووە بزانم، کورتە فیلمی ڕێگاکان هەبوو بە دەرهێنەرەتی ئەژین کاوە. بەڵێ کە دەرەنجامی باشی هەبوو لە کوردستان نا لە فستیوالی دووک بەشدار بوو. ئەو نازانم بە چه هۆکارێک هیچ شتێکی وەرنەگرت، بەس بربژێر بوو باشترین کورتە فیلم. بەس کە چوو دەرەوەی وڵات هەڵ یەک لە دوای یەک خەڵاتی وەرگرت. هەر کەسێ بێ لە جێ من بیر لەو شتە دەکەتەوە کاکە بوو لە دووک خەڵاتی وەرنەگرت. پێ دوایە چییە هۆکارەکەی چیەوە؟ دوو زۆنمان هەیە لە کوردستان لەوەرەوە فیلمەکە لە زوونێکی تر دروست کرا بوو، فستیوەلەکە لە زوونێکی دی بوو. ئەوە بوو مەسەلە بەڕای من، ئەوە ڕای منە. بەس کارکتەر و هەتا چیرۆکەکەش نزیک بوو لە لای دهۆک و بادینان و ئەوانە. پێ دوایە یعنی ئەو گۆڕانکاریانە دروست بێ بەهۆی ئەمەزۆنی ئەمەیە و ئەمەزۆن، هەرچەندە من هیچ لەگەڵ ئەوەیان نیم کە نابێ ئەو زۆن و زۆنکاریە هەبێ. ئاکرێ گروپی باشی سینەمایی هەبن کە بەردەوام لە کێبڕکەیە بن، لەگەڵ یەکتر لە منافەسەیە بن، ئەم بەرهەمێ دروستکە، ئەم بەرهەمێکی باشتر لەم دروستکە، ئەم دانێکی باشتر لەم دروستکە. پێ دوایە کاریگەریەکان هی ئەوەیە یان چۆن؟ یەک بەدەستە من و تۆ نییە کە بڵێن باس نەکەین زوونمان هەیە یان نییە، هەیە تو ناتوانانی بچێنەوە ئاوتار نەبی. ڕاستە بەتایبەت هونەریش بەتایبەت لە هونەریش. دوو بەڕای من لەگەرەوەی کە هەولێر یا زوونی ئەولای هونەرمەندی چاکی دەدەێ، هونەرمەندی باش دەدەێ، بەڵام سولەیمانی یەک دوو هەنگاو پێشترە، ئەو هەمومان دەزانین وایانە. ئەو ڕای توش دەردەگرم. وەڵڵا ڕای من زانی چیە سەیکە قۆی هەنێ جار ڕایەکان گرنگ نییە، ئەزانی بۆچی؟ نەتیجەکە گرنگە، چونکە ڕای عادەتەن شتێکی میزاجیە، یعنی
کاتێک کە ڕایی ئەدەی تۆ لەسەر ویست و خواستەکانی خۆت تۆ ڕاییەکە ئەدەی لەوانەیە من شێوازی ئیشکردنی بۆ نمونە بچین باسی فیلمەکانی دەرێ بکەین لەوانێ من شێوازی ئیشکردنی فیلمە فەڕەنسیەکانم پێ باشتر بێ لەوانەیە تۆ ئیبۆلیودت پێ باشتر بێ بۆیە منیش ڕای شخصیم پرسی بەڕای من هەمووی وەک پاکێجە گشتیەکە وەک ڕای خۆم تقریبا ئێستا هەمووی پێکەوە لە هەنگاوێکی باشە هەرچەنە لە پرۆگرامەکانی پێشتریش باسم کردووە کە ئێمە پێویست بوو چه هەولێر چه سلێمانی چه دهۆک پێویست بوو هەمومان یەک فستیڤاڵی باشمان هەبێ نەک هەر شارە و هەر شوێنێک و فستیڤاڵێکی لێبێ و بە کاڵ و کرچی بەڕێوە بچێ بەڕاستی یعنی ڕای من ئەوەیە کە ئەبواە قەینا بە ئەوانش هەبن بەڵام شتێکی تر هەبایە وەک کورد وەکو بڵین فستیڤاڵێکی گەورەی کوردی ئیتر هەموو ناوچە و شار و شارۆچکەکانی کوردستان کۆ بکاتەوە جالای من ئەوە گرنگە ئەو ڕای من ئەوەیە بەڕاستی ڕایەکی جوانە منیش هەمان ڕایم هەیە ینی بۆ خۆمان چندین کە مەسەرەن چەند فستیڤال لە موقعیە تۆ بی بە پێشکەشکار من بووم بە میوانی تۆ پرسیارت کردمە جوان برادرین ترازان بەرنامە بینەرانش هەست بەوە دەکەن کە مە برادرین سەرەتا ئەکید وەکو مناقشەکی کوو لە کافە هەمان ڕاست تاچیت خۆزگە یەک فستیڤالمان هەبووە بەڵام نازانم گرفتەکان چین کاوە ناوی بە یەک تشت هەمان زوون و زوونکاریەکەنیە کە باسمان کەس اعتراف بە کەس ناکە یعنی کەس ناوێ ڕێک وایە لە عینادی خۆی بێتە خوارێ یعنی تەنازولکردن خۆشتێکی زۆر نۆرماڵە بە تایبەت لە هونەراتەوە بە تەنازولکەی بۆ یەکێک کە باشتر لە تۆ ئیشەکە یعنی ئەبێ وا بکەی بەڕاستی ئێستا بۆن هێشکردنی من بووە بەرنامە بوو کاک بڵند وەکو تەنازولێک دادەنێن دەزانی بۆچی دیار نییە ئێرە دەرهێنەر لەگەر ئەکتەر ئەگەر باسکەین لە شانوبی چ لە سینەما بیت وەکو هاوکاریش دەکەن دەرهێنەری مە لێرە بندەستی دەوێ یعنی لە بازنەی من مەچوو دەرێ ئەگەر لە بازنەی من کوێ دەرێت شوێنە بازنەی دەرهێنەرێکی تر مەگەڕەوە بوو لای من یعنی ئەگەر سیرکەی دەرهێنەرەکانی ئێمە بازنەی خۆی دانەوە تایبەت لە هەولێر و دهوک کۆمەڵێک ئەکتەری خۆی بەکاردەینیت بەس زیاتر نه دیارە خۆ ڕاست توانم نمونەی بینم بەس لێگەرێ بەس دیارە با تووشی شەڕ نەبی دوای من حقیقەتی باس دەکەم بەرەو ڕۆژ باس دەکەم ڕاستە خۆی ئەرچەنە ئەوانە کە نابێ بەڕاستی ڕوبەڕوو ببێتەوە ئەو شتانە بە تایبەت بۆ ئەکتەر و من هەدەفی بانگێشکردنی تۆش بەڕاستی بۆم بەرنامەیە ئەوە بوو کە ساڵانێکە ئێمە لە کوردستان بینەر تەنها کۆمەڵێک ئەکتەرن ئەیان ناسێ باشە کە لە لای ئەوان کەسی گەورە و زیرەکن و ئەوانە بەڵام زۆر کەسی تریش هەیە کە لەوانەیە لایانی ڕاگەیاندنەکەی زۆر بەقۆت نەبێت نێوێشتەکانی خۆی ئەوەندە گەورەکە لە لای خەڵک باشە هەرچەنە ئەمە شتێکی تەبیعیە بەڵام جەنابەت پێم خۆش بوو بێ هەم وەک برادەرایەتی هەم وەک ئەکتەرێکی باشی بەڕاستی لە لای من بۆ من یەکێکی لەو ئەکتەرانە ئەگەر بێتاقەت نەبیت و ئەگەر بەردەوامیت هەبێ ئەتوانی نەتیجەیەکی زۆر باشت هەبێ لە ناو سینەمای کوردی ئەو بۆ دەرێژ هەتا جابۆیە پێم خۆش بوو هەم وەک سەپۆرتێک هەمیشکی گلەیت زۆرە حەزەکەم تۆزێک ئەو گلەیانە بزانین چی چون دیارم لە میمیکی فەیس دیارم توێڕایم زورە یان نا جارجار پێکی شەوە قساەکەی دێمە گلەیەکەی زوو سوپاس بوو بشکریت کاک بڵند ڕاستەکەی ئیشەڵە هەوڵەدەم بەردەوام بم بۆ من گرنگ نییە لە چ زوونێک ئیشکەم یعنی بەم سیاسەت و هونەر تشتی زۆر گیانە طبعا هونەر زۆر گەورەترە لە زۆر گەورەترە ئافر دەبی پاڵنەر بیت بۆ چارەسەرکردنی کێشەکانی حاڵ یعنی هاوچەرخ مێژوو یعنی با بڵێن تشتێکی بەردەستە کە ئەگەر تەرکیز بکرێت سەر زۆر تشتی دەگۆڕێ یعنی دەگۆڕدرێت بە سینەما لە ڕووی بیرکردنەوەی خەڵک گەنج ماوزوعی کومەڵایەتی زۆربەی زۆر ئێمە لە دوو ئەوەنە لە ئەو شتانەکە مەسەڵەن ماوزوعاکی بی نەگۆڕێ بەس سەرمایەکە پێ وەرگیرێت شتێکی بیکە و خلاص ئێ دەرەنجام ئێ ڕای و پرسیار بوچوونی خەڵک لەسەر فیلم هیچ فیلمەکە دەکرێت و تەواو دروستە
هەموو شتێک ناتوانم باسکەم هەنا ئاساییە لێ تێگەم بام پرسیارێک لێ بکەم باسی فستیڤاڵ و فستیڤاڵە سینەماییەکانمان کرد ئەمەوێ بزانم تا چەند بۆ سەپۆرتکردن و دروستبوونی ئەکتەرێکی با بڵێن ئەکتەرێکی خۆمان گرنگە کە فستیڤاڵ هەوێ کە بەشداری بکە لەو فستیڤاڵانە کە گرنگی پێ بدرێ تا چەند گرنگە بۆ گەشەکردنی یعنی بۆ گەورەبوونی ئەو ئەکتەرە 100% تاثیری هەیە یعنی ئەو فستیڤاڵانە ئەگەر بکرێن بوو نمونە مەسەڵەن ئەگەر گوتت یەک فستیڤاڵمان هەبێت وەنیە لە کوردستان ئەو فستیڤاڵە بە دل و گیان بەشدار دەبین هەمومان وەنیە بەس کە بوو دوو فستیڤاڵ ئەو شارە ئەم شارە جارە هەولێر هەر نیەتی بابزانم وەنیە فستیڤاڵ ئەگەر یەک فستیڤاڵ بیت منافسە زیاتر دەبێت کوالیتی شەکە بارز دەبیتەوە وەنیە وەکو جاری جاران نامینی ئەکتەر زیاتر وەردەگیرێت ئامادەکاری زیاتر دەکرێت بەرهەممان زیاتر دەبی بەس نازانم کەس نییە پارەی پێ بدە ئێمەژی ئەو دەسەڵەتەمان نییە نازانم چ بکەین بەس چ بکەین کومەڵە شخصین بەس باسی سینەما دەکەین ئەو فیلمە خوش بوو ئەوە خراپ بوو باشە ئێوە وەگەزین لە هەفتەی پێشوو بوو پێش چەند ڕۆژێک خەڵاتی 1970 خەڵاتی باشترین فیلم و باشترین دەرهێنەری پیا و دەرهێنەری خانمی برد چۆن بوو ئەحساسی بۆ تۆ چۆن کە ئەو شتە دەزانی خەڵاتی باشترین ئەکتەرە دۆرگرتووە وڵی هەستێکی زۆر خۆشم هەبوو یەکەم جار ئەوە بوو کە حەزم لێ بوو لە فستیڤالەکانی خۆمان باشداربی دەرسوزیەکی ئەوم هەبوو یان یەکەم دووا جار گوتم باشە ئێرە گیر و گرفت هەبوو لەسەر ئەکسنتی من دیسان قسەکردن لە دەروەی وڵات ئەو شتار نەبووە سەیری ئەکتینگ و میمیک و بینە و بەردە و ئەوانە دەکەمەنیە ئەوژی واستات شتێک بە ناوی لەوێ نییە زۆر کایف خۆش بووم طبعا هەر کەسێک بکای خۆش دەبێت تۆ لە وڵاتێکی بێگانە وەکو فەڕەنسا بەس هۆنەر پاروارانی فەڕەنسایی بنیادنەری سینەما و کامیرا و فەڕەنسا خەڵاتێکی وەرگری چۆن خۆشحاڵم منی زۆر خۆشحاڵ بوو و چاوەڕێوان وام دەکرد هەموو میدیاکانی کوردستان باس لەو شتە بکەن دەستکەس باسی نەکرد بەس 964 کاک بڵند بوارەوە حقیقەتە ناچای من ئەوە ئەرکە بەڕاستی ئەرکی هەموو میدیایەکە چونکە بڵێ و نەڵی فیلمەکە کوردیە ئەو کەسانی ئیشیان تیا کردو کوردن قەیناکە ستافی دەرەکی تیا بووە بەڵام ئەم کەلتورە ساڵانێکی زۆرە لە کوردستان هەیە لەبەر ئەوەی کە پێشتر مەسەلەن ئەوترا ئێمە هەموو کادرێکمان نییە بۆ هەموو پۆزیشنێک لە سینەمای مەجبور خەڵکی دەرێبێنین ئەمەی ئێستاش کە هەبووە و کە خەڵکی بیانی تیا بۆ وەک هەموو فیلمێکی تر شتێکی زۆر نۆرماڵە بەڵام مهم فیلمەکە کوردیە فیلمێکی کوردیە ئەکرا زۆر باشتر سەپۆرت کرایە ئەمە هۆکاری چی بوو بۆ سەپۆرت نەکرا لە شوێنەکانی تر دەستگا میدیایەکانی تر یعنی من زۆر بەکەمی خەبەر وشتم بینی لەسەرەوە لە کاتێک ئەمە سیارێکی زۆر باش نبوونی متمانە بە جیلی نوێی سینەما بوو ئەوانەی ئەو فیلمیان کرد هەموو خەریجی ئاکادمیک و نوێنە بەڵێ ئۆکەی ئاکادمیکن یعنی ئەویشان فێر بووە لە ڕێگای دروست نەک تەجروبی تەمام متمانەیان نەبوو بەو تیمە بۆیە مثلەن شتێکی سەیریان دەکرد ئەم چوومە لای دوو شخصی زۆر مهم سەیریان کرد و ڕەفزیاندا لە لای من ئەو لای چەند جار ڕەفزیان وەرگرت چونکە تیمەکە گەنج بوو بەڕاستی بەس ئاکادمیک وە لە بیرمان نەچی ئەوەش دەرەنجامی بوو دەرەنجامێکی زۆر باش هێشتان وایە هێشتان ئینشەڵڵا بەشدار دەبی لە فستیڤالەکانی تریش و وەرگیرە وابزانم لێ دوو فستیڤالی تریش وەرگیرە متمانە بە جیلی نوێی ئاکادمیک نەمایە دوو باسمان کرد وابزانم ڕۆژێک لەسەر شتەکە ئەو جیلی قەدیمە نابی ببینی یەکسەر بۆ دیکتاتۆریەت لێرەش هەبی چییە با نەمینی با جیلی نوێ بێ با تۆزێک مەدانی چولکەین بۆوانە بزانن چ دەکە وانە ئەوە یەک نمونەی ئەوە بەتاکید یعنی ئەوانەی کە با بڵێن وەک تۆڵی جیلی پێشووترن خەڵکی زۆر باشێ فیلمی زۆر باشی دروست کردو بەڵام منیش لەگەڵەوەیان هەندێک کەس هەیە کە پێویستەوە ڕاستی ئاسانکاری بکەن بۆ جیل لە تازەیە بێنن پێشەوە چونکە دەمی هەر کەسێکیانەکەیتەوە سەیری باگراوەندی هەر یەکیانەکەی دنیایەک چیرۆک و دنیایەک ئەتوان بڵێم داناییان دنیای زیرەکییان تایە بەڵام کە تۆ ئیتر
هەر دەستی نەگری و کە نێڵی بێتە پێشەوە و نێڵی گەورە بێ کابراش تااقەتی نامێنێ خواچە ئیشێکی ترەکە ئەرە وڵە ڕێک من حاڵەتەمان زۆرە ئەجا لە چی ئەو ئەمە بە مامۆستا ناویان دەێنین وەکو احترام ئەوان حسابیش بەم بوو ناکەن ئەو حقیقەتێک ئەوە گێم لێ خو لە بەرامبەری مە قەسەنێک بەس گێم لێ دەبی ینی کاکە ڕای چی بوو لەسەر فیلمە هەر باسی نەکردووە بە حرەکەی گوتی نانە گێم لێ بووە خەبەر دێ نانە ڕاستە ئێمەش هەر بە مامۆستا ناویان ئێستاش بە مامۆستا ناویان دەین بڕواب کە هەر کەسێک یعنی پێناسەی شخصێتی خۆیەکە هەر کەسێک هەر قسەیەکە هەر چۆنێکە تا من وەکو خۆشم بەڕاستی هەر کەسێک غیرەتی ئەوەی هەبوو بێ ڕۆژە لە ڕۆژان تەنانەت وتبێتی ئەمەوێ فلانە هوەریش دەست پێ بکەم دەستیشی پێ نەکرد بێ لە لای من کەسێکی گەورەیە چونکە ئەو جورئەتەی هەبووە کە بڵێ ئەبم بە مخرج ئەبم بە ئەکتەر ئەبم بەڕای من ساڵە 99 جورئەتەکەی طبعا ساڵە یەکیشمان بوونی خۆتە ئەوە ڕای منە لە هەموو شتێکی فێربوونی زمان سینەما ساڵە 99 بریاری خۆتە کە بریارەکەدا جورئەتت هەبوو ئەوی شەی بکەیت تەواوە یعنی ساڵە یەکیشمان بوونی خۆتە جیاوازی فیلمی 1970 چی بوو چۆن بوو بۆ تۆ باسکردنی حقیقەتێکی ئاشکارا بوو چکۆ مێژوو بەدەستی ئەو کەسانە دەنووسێت کە گەمەکەیان بردیان من گەمەم بردیەوە بە دڵی خۆم دەنووسم وەنیا ئەوە شتێکی حقیقەت مەسەلێکی هەیە ئەڵێ مێژوو یان حقیقەتی وەکو خۆی باسکە ئەگەر دەرەنجامی مردنیش بی وابزانە وەکی خۆی باسمان کرد ئەچیدی جەم لە وڵاتیانەوە وڵی من وەکو ریسێرچ وابزان ویش ئەم لە وڵای تێدانەوە ئەو دوایە کرێ و پرسیارانە لە کاگەژوانیش بکەین بزانین هەرچەنە بەڕای من زۆر قسە لەسەر ئەوە کرا کە ئەو مێژووە بەو شێوەیە نەبووە گێڕانەوەی ئەو مواازعانە هەتاکو ئەو کەوتنە خوارەوەی ئەو وەرەقانە ئەو وەرەقە سپیەکان زۆر شت هەبووە کە گوماناوین کە داهاوەک چۆنەڵی تەموو مژاوین بەڵام دوجارە خۆ ئەگەر سەتی چیرۆکەکەشی وە خۆی نەجێڕابێتەوە زۆر تەبیعیە چونکە ئەتر فەنتازیای دەرهێنەرە کە ئیشێک کە دەرهێنەرێکی هەبوو کە تەواوی تر دەرێنەرێتوانێت فەنتازیای خۆی زاڵکە بەس بریاریداوەنیە چیرۆکی خۆیەتی فیلم بۆ خۆی دروستەکە ئەلموهیم کۆمەڵێک خەڵک قوربانی بوون ڕاست بەڕای من ئەگەر درۆیەکی گەورە لە فیلمەکەدا هەبووە هەنی گوتی ناپێت کەس قوربانی نەبووە مەسەلا بۆ پێی زۆر کەس قوربانی ئێمەش پێشانماندەوتەوە ئەوە ڕای منە ڕاست کوردیش بوون کارەسات بوو کارەساتی و ئەرکی لەسەر شانمانە هەرچی کارەسات هەبووە بوو جیلی خۆمان و جیلی نوێ و داهاتوو ئەو مێژووە ڕاست بەخش بکەن کوو بووە هەراوە ئەم وردەکاریەکانی هەتا بابەتی عاشق بوونی تۆڵە بە ناویسی بکارەکتەرەکەتە شیلان هەتا ئەم چیرۆکەش ڕاستی بوو تەواو بوو فیکشن بوو ئەو چیرۆکە دەرهێنەر بۆ زیاتر تەفەسیل بدەرە سەر مەوزوعە بەس کاراکتەری تۆڵە و شیلان فیکشن دەبیتە خەیاڵی بەس گونجاو بوو لەگەر سناریۆەکە ڕاست چکە دۆکیومنتی خۆت هەبوو ئەوزانام لەسەر لە بچەوە ئەوە دروست بوو بەس وەکو فیلم پێویستە تۆ هەندێک خاڵ هەیە دەبێت بەهێز ناتوانانی بەردەوام دوو چیرۆکی مەسەلەن کارەساتبار پێکەوە بژێڕیتەوە لە کاتێک ئەگەر چیرۆکێکی تۆزە ئەهوانترت نەبێن نەک چیرۆکێک مەسەلەن هێڵی چیرۆک عین کە تۆ چەند هێڵێکت هەبوو پێویستە بۆ یەکسانکردنەوەی ئەم دوو هێڵە لە سنتەرەکە هێڵیش ترت هەبێ هاوسەنجیانکە بەس جوان بوو لە لای من هیچ مبالغەی تیانە بوو بەڕاستی دیمەن و شەڕشتەکەی تۆش خۆش بوو ناو تەقانەوەی حەلاقەکەەوە جنێودانەکان سپۆیل نەبێت چکەوە بزانم زۆربەی خەک نایاندی توە هێشتا احتیاطی باسپۆیل بابی بینن بابچن ببینن دەست خۆش بەدڵت بوو نا زۆر باش بوو من ئەو دیمەنانە بەڕاستی زۆر باش بوو تۆ خۆت کامت پێ باش بوو کام دیمەنەت زۆر بەدڵ بوو ئی فیلمەکە کام دیمەنم بەدڵ بوو
دیمەنێک هەبوو من پێچەکە ئەگەڕێمەوە بۆ شیلان لە فەرعەکی دەچم لەسەر ڕێگای شیلان ئەڵێ کووە من دۆزیەوە ئەڵێم ئاسانە بوو ئێمە یعنی بە باسیەوەکەم ئەو یەک تشتی بە باسکەم ئەوەی بابزانم یەکەم فیلمە بە بەعەکسەوە پێشمەرگە بە پێچەوانە پێشمەرگەی بە قووەت پێشاندەوە هەموو فیلمەکان بەس شەهیدبوونی پێشمەرگ درستە پێشمەرگە زوری شەهیدماندەوە بەس ئێرە ئەمە خاڵی بەهێزی پێشمەرگەشمان پێشاندەوە چالاکی بەرامبەر بە حیزبی بەعس ستەمکاری بەعس ئەمە چالاکی باشمان پێشاندەوە ئەو تشتەش هەبووە لە فیلمەکانی تر وەکو سەرسەری تێپار بووە لەو مەوزوعە یعنیش وایت شاتە هەمووی بە تەفاسیل بەس نەکراوە وابزانم یەکەم فیلمە بە تەفاسیل باس لە چالاکی کرابێت چالاکی دژ بە ستەمکار و داگیرکەر و ئەوەش هەبووە کەس باس لەو شتە ناکە ئەڵێم بوو پێشمەرگە بە عاشقی پێشاندا وابزانم لەسەر کۆمنت لە پێشمەرگە هەر ئینسانە طبعا زۆر بە کەمی بە وردەکاری باس کراوە ئەو لە جێ دڵخۆشی بوو کە لە فیلمی 1970دا هەبوو و لە درامای گەردەلولی ژەو کاتە مەسەلەن کە باسی هێزی پێشمەرگە کرا باسی ئەو تەفاسیلانەیانە کرد مەسەلەن لاینێکی خۆشەویستی تیا بوو لە ئیشەکە لەگە پێشمەرگەکان ئەو دیتێڵانی تیا بوو کە خەڵک تەلەبەی زانکۆ بوو قوتابی زانکۆ بوو ئەچوو ئەبووە پێشمەرگە یعنی ئەمانە زۆر گرنگن وەک تۆش باست کرد زۆر کەمتر ئیش لەسەر ئەوە کراوە باسی لەهجات و شتەکانمان کرد و لەهجاتە زۆر کێشە بوو بۆ ئەو فیلمەتان بوو دارهێنار کێشەی نەبی بۆ کێشە نەبیت کوردی هەر کوردی نییە ئێستا ئاگاز بۆ دینیژی بۆ خۆم تو دە هەتێگەی ئێجاز حاسکەم مەسەلەن زمانێکی اشتراک هەبیت ڕاستە مەسەلەنکە ئیران فارسی هەیە بەنیە باس زاراوەی لوری کوردی زمانە تورکی هەموو هەیە لە جێی خۆیتی بەس فارسی مشتەرەکە کوردیژی وەزانم سۆرانیە وەنیە سۆرانیە سنترال کوردیشمانەوەند سۆرانیە و فەرقی چییە کوردی هەر کوردی ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان من دەستم بە دەرهێنەرەتی کرد ئیشەڵا دەیکەمیش هەرکەس بە بەزارەوەی خۆی قەسەب کوردی هەر کوردیە ڕاستە ئەوە لە زمانی تو خوارە ئەو پێدا لە زمانی ئەوە ئیهانەیە قەسەکی جوان نییە کوردی هەر کوردیە 1990 شەکان هەر وەکوێکن بەس شێوازی کوتنی فەرق ئێوە تۆشەوە تۆ زمانت خوارە منی جوان بوو تو ئەجار بوو ڕاستە بەکو دفێنس من دەستم پێ نەکردووە بەس یعنی کوردی ها کوردی ئازدنکەوتە بۆ دینی ئۆخۆم دێڵت طبیعیە زۆر زۆر کە ئێمە لە یەک تێبگین بە ئەگە یەک بۆ شەواتە تێدۆ تو تێ نەگەشتی بێژەماس تێ نەگەشت بلا توژی زۆنی بڕوا ناکەمەوە کێشەیەکی گەورە بێ هەرچەنەوە بە تەنیان ڕوبەڕووی تۆ نەبووەوە ئەو شتە ڕوبەڕووی فیلم و درامای تریش بۆ تۆ کە لە هەجاتی جیاوازی کوردی تیا بووە هەرچەنە بەڕاستی ئەمە یەک دوو جاری تریش باسمان کردو شتێکی زۆر بێمەعنایە نمونەکی بڕە بە قەسەش من هەل بژێردراوە بوو درامایەکی ڕۆڵێکی سەرەکیم وەرگرتووە باشە دوجار پەیوەندیان بە من کردووە گوتی کاکە چکات و ئەکسنتی بادینیت پێ بە دیارە خەڵک بە سیاسی تێدەگا ڕۆڵەکە دەگۆڕین ڕۆڵەکەی منیان گۆڕیوە بۆ ڕۆڵێکی تر دوجار تەلەفۆنیان کردووە کاکە ئێوەژی خەڵک بە سیاسی تێدەکە ئەو حەقیقەتێکە دیسان چوار جار ڕۆڵەکەی منیان گۆڕیوە چوار جار ئەجا نازانم لە ئاخیر دەگاتە چی ئەم هەر ڕۆڵی من هەر دەگۆڕێ کودی هەر بەردەوامی لەگەڵ بازانم تیمەکە حەزیان لێ من باشدارم لە درامایەکە بەڵام لە دوو تشتێکی دەگەڕێن هەم من ئەکسپتی بکەم ئۆکەی بدەم لەسەر ئەوەی کە مەسەن ئەو ڕۆڵی دەگیرمەوە هەم سیاسی نەکرێ شتەکە چکە من کە قەسە دەکەم بادینی پێوە دیارە تۆ بە حیات ناتوانانی بە بادینی قەسە بکەی منیش بە حیات ناتوانم ڕێک بە کۆنگ بە سۆرانی قەسە بکەم وانە کوردی هەر کوردیە بەڵام ئێجا چییە مەسەلەن فەرقی نانە خەڵکیش بە سیاسی تێناگە دەرهێنەر هەیە ئێستا هەربی لەو شتە دەکاتەوە کاکە بە ناست ئیشتەکەت دەبیتە سیاسی وانە وایە ئەم پرسیاری دەکەم وایە تاوان ناوانە
طبعا وانيا نا خويا او الرؤيا انا درينري شاب خويتي يعني كبوشوي بيركاتو قرنا مثلا فيلمي جبوا درينري خوشويس كاك شو كدمين زماني سوراني ما في شو راست فينا ده اكزام عفوا فيلمي ازمو مثلا خلشي سوراني تيابوا خلشي باديني تيابوا خلشي ناوچەی تری تیابووە شێوەزاری تری تیابووە و هیچ کێشەش نەبووە بەڵام بە بڕای منەوانەی کە زیاتر زۆر لەسەر ئەوە تەرکیزەکەن ئەوانە خەڵکی ئای باش تێنەگەیشتون ڕاستی تێنەگەیشتون لە دەرهێنان و لە ڕۆڵی دەرهێنەر چییە هیوادار باشتە نەمینیت لێرەش وەکو دارفەتێک دەزانم بۆ بینەران و خەڵکی خۆشەویستی کوردستان هیچ زاراوەیەکی بە مەبەستی سیاسی تێنەگەن ئەسەنای کابرا ڕۆڵێکی پۆلیس هەیە بەڵام وەکو من قەسە دەکا حتمان ئەو زوونە نیە و سیاسی تێنەگە تێگەشتی ناو ناین بەس مەقسەدم تێگەشت يعني ئەوەش بووە طبعا يعني ئەوەش بووە بە کێشە بۆ طبعا کە بۆ فیلمی ترکە هەر حالیان کێشەیە هەر حالی چارەشتان یەکران ئەنانە بوویت يعني هەیت و نیت لە ناو دراماکە ئەگەر وەکو توڵەستانەوە بی مەسەلەن من بچم فیلمێکی دەربینم بوو نمونە هەر هەمووی بوادینی بەکاربینم ئەوە کو دەبی نابێ ناشتی دەزانم بە بڕای من دەرێنەر نابێ ئەوەندە فکری خۆی ئەوەندە بچوو کاتەوە کە بێ لەسەر ئەو سێ چار تاکیدی کردووە ئیلا و بی لە باو زاراوای دەبی قسە پلانت چییە پرۆژە و پلانت چییە والله ئێستا حالیان خەریکی نووسینم ئەنووسی سیناریۆ نووسیوانە ئافرین زۆر باش سینۆپسیشی دەکەوە زۆر چاکە گەشتی بەکوێ گەشتە بەس قۆناغ لە پێدا چوونەوام جارە ناو کۆمەڵگا دەگەڕێم سەردانی سوژن دەکەم سەردانی محکەمە دەکەم دادگا زۆر باش لە دوو ماوزوعی بە تەفاسیلم ینی وەک دراما یا فیلم ئافرین ئەوە یەک دوو جار مناقەشەمان کرد و ئەدوت من ئەوەندە فیلمەی تر ئەکتەری بکەم دوای ئەوە ئیتر دەرهێنانەکەم فیلمێک دروستەکەم ئەمە چۆنە خۆیم پلانە شتێکی باشە کە تۆ پلانت هەبێ بۆ ئیشەکانت بۆ ژیانت شتێکی خۆشە بەڵام تۆ ئامادەی مەسەلەن دەرهێنان بکەی دوای تەجروبەیەکی مەسەلەن 5-6 فیلمی تاقە و تواناکەت سەپۆرتی ئەوەکە کە دروستیکەی لە مەکتەبی سەرەتایی ئەگە بەبیرت دێ سەفی 4 و 5 لە ئیران بووین بەڵێ دەیانگوت حەزت لێیە کە گەورە بووی چی ئیش بکەی وەنیە ئەمە نوویسیم ئەکتەر چکو ئەکتەر دەبیتە دکتور دەبیتە دەست دەبیتە قاتل دەبیت وەنیە ئەوم نوویسی خەڵاتیشم وەرگرت لەسەرەوە ئینشاء پێیان دەگوت ئینشاء ئێرە ناوی چییە دەبی بنوویسی ینی بزانم کە نوویسین ئەوم نوویست ئەمە هەر لەو کاتە پلانم هەبووە ئەوەندە فیلمی دەکەم دوای دەرهێنەرەتی دا فیلمی دەکەم ئەمن زۆر معجبی کوێنتین تارانتینۆ ڕێزم هەیە لە بوو جەناوی تارانتینۆ هەر بەجددی ئەوجا تارانتینۆش سەرەتا لە کلوپێکی ئیشی دەکرد کلوپی فیلمیان بە کرێ دەدا و هەموو فیلمێکی بینی منیش لە کلوپ ئیشیم کردووە کلوپی فیلم بە کرێدان و ئەوانە ینی لەوانێ 1000 فیلمم دیتبی زۆر معجبی تارانتینۆ منیش پلانی خۆم داڕشتووە خۆشترین فیلمی چیە لای تۆ باشترین فیلمی تارانتینۆ دا فیلمی هەیە هەمویان باشن ینی بەڕای من کامیان تایبەتە ماسەلەنها هیتفول ئەیت ریزەروەر داگز و پالپ فیکشن جوان ئەوسێ یعنی ئیتر بەڕای من دووبارە ناونا تا چەند تەئسیری هەبووە لەسەر مەسەلەن لەسەر ژیانی تۆ ئەو ئەزام کە لەوانەیە سیرکردنی هەندێک فیلم تەنها خولیایە بەڵام زۆر جاریش کە خۆت لە هەمان سپەیسا ئیشەکەی ئەو خولیانە ئیفێکتیانە بێت لەسەر ژیانت ئەمانە هەیە هەیان بۆ هەم فیلمانی هۆڵیوود ئیفێکتی هەبووە لەسەر ژیانت تارانتینۆ باس لە هەندێک کۆمەڵێک خەڵک دەکات کە بوونیان هەیە لە هەموو وڵاتێک بەس کامیرا زۆر بە کەمی دەچتە سەر ئەو ناو ئاشخاصانە ئەو نەفەرانە بوونیانیش هەیە ینی هەیە موجودە لە کوردستان زۆرە لە ئەفغانستان هەیە لە ئیران هەیە لە ئەمریکا هەیە کوێنتین تارانتینۆ کامیرای خۆی دەبێتەوە و ماوزوعی خۆی دەبێتە سەر ئەو شەخصانە کە دیار نینە زۆر بەس بوونیان هەیە
ئەوە خاڵێکی زۆر گرنگە بەڕای ڕاست کە بزاری ئەوە چی دەکەن کووە ژیان لەگەر بۆنە کووە کو مەشاکلی خۆیان حال دەکەن وەنیا کێشە و ئەو شتانە گرفت کێشە گرفتەکانی چینە چۆن حال دەکەن بە چ شێوازێک حال دەکەن کە شاراوەیە ژیانیانەوە تقریبان شارەوەیە و باسیش ناکرێ ڕاست لە ئەخبار و هەواڵەکان شتەرش باس ناکرێ بەس تارانتینۆ دەست بۆ شتای دەبا جوجا تۆژێ ئەوە دەست بۆ شتانە وەریکە 1000 لە ساڵ دەڵێ زۆر باش هیوای سەرکەوتنە بۆ خۆزیل هیچ هەیە یعنی سەپۆرت و شتە دەبێ یان جارێ بەس هەوڵە بەس ئەوەیە ئای بەرهەم دێ بە هیچ شێوەیەک ساپۆرتم نابیت ئەو سەناریۆیە بوو کەسی باسکەم یان سەرمایەدار سەپۆرتت ناوێت بۆی ئەف هەند ئەکتەری دەکەم هەتا بتوانم خۆم ساپۆرتی خۆم بکەم تا بتوانین پارە پیاکەی بە کوردیەکەی پارە پای دەکەم ئا فیلمانە دروستکەم حقیقەتێکی تاڵە بوونی هەیەنەوە کۆمەلگای ئێمە و دەبی بێتە سەر شاشەی تەسویر باشە بۆ پێدوانی ئەمە یعنی لە یەکەم فیلم تا بتەوێت دەست بۆ بابەتێکی ئاوا زەحمەت ببێ پێ دوایە ئەگەر ئێستاژی ئەستارتی لێ بدەین بۆ تەسویرکردن درەنگە خەڵک هێندە تش هەیە لە ڕووی سینەما و دراما تێدەگا بەڵێ لە پەروەەردە دەستی لێ بشو ئۆکەی هەندی تشت لە ڕێگای سینەما و دراما خەڵک تێدەگا دەرەنجامی مەوزوعێکی کە نازانن تو پێشانیان بێ کاکە وام مەکە دەرەنجامی ئەوەیە بەس بە حەقیقەت نەک بە درو نەک باسی ئەو لایەنە بکەی باسی ئەو لایەنەکە بچکە پارەیان دێ نا لاینەکە خەیتەکە بگرەوە بە دروستیە تاخیری بڕۆ بزاری زۆربەی زوری کێشەکانی کومەلگا حەل دەبیانە وایە بەتاکید درستە یەکێکە لە خاڵە گرنگەکانی پەروەردە بەڕاستی بوو نمونە کوشتن لەسەر پارە و دزین زۆرە زۆر بووە بەداخەوە هەن هەیە بەردەوام ئێجە شار گەورە دەبیت تاوانە شتانەژی لە گۆرە هەیە مەشاکلیش پێ با دەرهێنەرێک بێت بە تەفاسیل باس بکە کاکە گەنجی گەرمی ئەگەر ئەوی شەی بکەی ئاخیرت ئەوەیە بەس وەکو فیلم هەم خۆشە سیرکەی هەم ناخۆشە سیرکەی وەیەوە بەس ئەخیر دەرسێکی لێوە دەگری ڕاست تۆ هەستەکەی کۆتاییەکەی خۆت چییە بێ ینی لە نەتیجە ئەگەی بێت ئێمە حامید لەکوێ ئەبینینەوە خەڵک بە بریار بدە لەکوێ ئەبینینەوە حەزەکەم خۆت بزانین یعنی کە ئەتۆ ئەو تارگێتەی هەتە ئێمە حامی دەبینین لە ڕۆڵ بینین لە فیلمێکی گەورەتر و لە دەرێ و فیلمێکی جیهانی وەک ئەکتەری بینین یا وەک دەرهێنەری بینن وڵە ئێرە بەگە بۆ بشتە پێش کە من ئەسا 2 ساڵە بەشدار هیچ ئیشێک نەومە دوای 88 بوو توانەوە پسێرە تو بکەم بوو باسمان کرد بازنای خۆیان لەناو بازنای نەبی یعنی ئەمە شتێک نەبووە مەسەلەن لای تۆ ئیشت بۆ هاتە بێ قوبوڵی نەکەی تۆ یان مشکیلاوی بی هەنێک کەس هەیە زۆر مشکیلاوین لەسەر ینی دایمە من مشکلاوی نیم نیش تەسەوور ناکەم چونکە لێم بینیوی لە فیلمی کاکسەی بەڵێ هاتی سەر سێت هاتمە سەر سێت چەند جارێک بینیم بەڕاستی خۆش بوو بەڕای من ئیشکردن لەگەڵت خۆش بوو چونکە جددی بووی خۆت باش ئامادە کرده بوو بەڵام مویم پاشەکشە نەکەی بەردەوام بی ئەو حەزانەی هەتە بە زەحمەت نایەتە دەستت ئەبێ بەردەوام هەوڵیان بۆ دی پێش هەموو شتێک نابێ بێتاقەت بی لێرە کە لە بوارێکە بێتاقەت بووی ئیتر تاوە دەستی لێ بشۆ و مەسائلی مەوزوعی سینەما و هونەر و ئەوانش ئیتر لە پاشە دەی ناتوانی بەرەو پێشەوە بچی نا بەردەوام دەبم بە جددیش بەردەوام دەبم کومەڵە کەسیات ناتوانن ڕێگا لەم بگرن کە بەردەوام نەبم لەویشە چکە من چەند کاری تریژی دەزانم وەکو دیزاینەرم موشن گرافیک دیزاینەرم ئینتێریۆر دیزاینەرم پارامتریک دیزاینەرم ماوەی 3 ساڵیش پرفشنال ئیشی دیجێم کردووە یعنی ساوند پرفیومنس زۆر باش
يعني استوديویەکی بە تەنیا استودیویەکی بە جورئەت دەتوانن پرسیارکەن ئەستۆدیۆیەکم تاڵابەشم هەیە ئێستاش تەڵابم هەیە شاگردم هەیە دێن لە سەفرەوە فێ لە موشن گرافیک دەبن و دوای 2 مانگ 3 مانگ تاینیش دەبن لە جەیەک ئیش دەکەن معاشی باشی ژێر دەکەن بەس بۆ خۆم خۆلیای سینەوە هەم ئەکتەری هەم داهێنەرەتی خۆلیایەکی جوانە من واز بەس لە ڕووی ئەکتینگ سینەمە وەکو کاراکتریستیک مثلا حەقیقی نە ئەنیمێشنیش گوێم لێ بووە زۆر بودجە تەرخان کراوە بۆ دروستکردنی ئەنیمێشن بەڕێوەبەر درراوە ئێمە چیرۆکی شاز و جوانمان هەیە لە بۆ ئەنیمێشن ئەنیمێشن بەشێکی گەورەیە لە سینەمای دنیا تاوان ڕاستە ئیمە هێشتا کەس چەندین فیلمی گەورەی هەیە کە بە بڕوای من دەرهێنەری باشیش لە دروستکردنی فیلمی ئەنیمێشنە زۆر بە باشی دەرەکەوێت وانە تۆ لەوانەیە کە فیلمێکی با بڵێن فێکشنەکەی فیلمێکی ئینەکەی زۆر ئاسان ڕیاکشنی ئەکتەرێک دەتوانی کۆنتترۆڵکەی بەڵام لە ئەنیمێشنەوە نییە بتوانی هەموو شتێک بە دڵی خۆت بە دەستی خۆت کۆنتترۆڵیکەی ئاویش یا یەکەم بە یان باشترین بە وا بزانم دەبینە یەکەم ئەگەر ئەنیمێشنێکی بکەین چکات تا ئێستا ئەنیمێشنی بە قووات باشە بارنامەی پێشووترت بوو نەفرێک هات گوتی لەبەر نەبوونی ئەزمموی پێویستی خومان نەفەر لە دەرێ دەینین وانە کەسەکە بۆ باسی کرد کاکە نەفەری بە هەزمونمان هەیە ئەو باسی ساڵی کۆنیە کرد ساڵ پێش 15 ساڵەوە پێش نەمەقسەد ئێستاش بوو هەیە نەفەری بە هەزمون هەیە تووزێک لە دوی بگەڕێن هەیە وەکو مەسائلی VFX وشت خەڵک هەیە ئەگەر نییە نەفەری بینن دەورەی بوو بکەن چاودێری بکەن هەتا خەڵک گەنجی خومان فێر بیت ئەوەندە گەنج خولیای ئەویشەیە وانە من بەرپرسێکی باڵام دیت چ دەبین چ بکەین پرۆپۆزاڵێکم حازر کرد گوتم ئاکادمیایەکی سینەمادا بنین فێرکاری VFX سینەماتۆگرافی ئەم تشتی پێویست بیت گەنج بەس گەنج ڕاست کاکە گەنج هەیە حەزی لە کولیە و کۆلێژ نییە بوو نمونە کاکە وەرە ئێرە ئەیتاوان دەچی دەبیتە نمونەك لە سوسیال میدیا وەکو وەرکشۆپ و ئەوانە ڕەنگە باشتریش خەڵک وەریگرێ زۆر گەنج هەیە من دەزانم من شاگردم هەم دەیەتە ئێرە دەرە حەزم لێ ئەو ئەنیمێشنەی دروستکەم ڕێگایەکی دوور و درێژە بەڵام سەرەتایەکە بە باشی فێری دەکەم لەون بە بەڵاشیش فێر دەکەم هەندێک کەسەیە بە بەڵاش دەرە پارەم نییە بێ ئیشم وارە فێر دەکەم کێشە چی هەم من ئاپدەیت دەبم تامانەوە نییە لەبەر پارە من کەسی ڕافدامەوە نییە دێنە لای من گەنجە فێر دەبیت و تاین دەوی بەس هەبووە بەردەوام ئێستا شاگردێکم هەیە گەشتە ئەو ئاستا بشتە ئەوروپا بخوێنیت هەر لە گرافیک موشن گرافیک و کاراکتێر زۆر زۆر زیرەک بووە یان شاگردی خۆم بووە بەس تامرین ئێستا گەشتە ئەو ئاستا من دەوی پرسیار لێ بکەم باشە وەرە ئەوەکی دەنگ ئاکادمیا مەسەلەن بانک هێشتنامە بزانە چەند گەنج دێ ئەجا فکری چوونە دەرەوەی وڵات بوو نامینێ وەرە هەر لەوێ ئیشکە ئەگە فێرە ئیش بووی ئەلێرە تاین دەکەن دامەزراندن هەیە ئەلێرە بچە پرۆژەی فیلمی فڵان دەرهێنەری دەرچوو وەرن ئەنیمێشنێکی بووی دروستکە با کوالیتێکە بەرز نەبی یەکەم جار کێشە نییە بەس بەرهەمی خۆمانە وردەوردە باشە بەرهەمی خۆمانە وایانە با کۆل باش ئید بەرهەمی دوام باشتر دەبی ئی سەیەم ئی چوارەم طبعا بیناکردنی هەر ئیشێک ئەوە پرۆسەکەیەتی ئەو پرۆسە دروستەکەیەتی کە تۆ یەکەم جار خەڵک بە وەرکشۆپ و ئەوانە فێرکەی هەرچەنە کاتی خۆی ئەم هەوڵە هەبوو بە تایبەت بۆ سینەماتۆگرافەرەکانەوانەی کە لێرە نێسا بەردەوام خەریکی دروستکردنی فیلم و درامان و لەسەر سێتەکانن ئەو کاتی چەندین سینەماتۆگرافەری دەرەوە هەبوو چ عەرەب بوون چ لە ئێرانەوە چ لە تورکیاوە چ لە ئەوروپاوە هاتن ئەم شەخصانەی خۆمانیان لەگەڵدانا تا وردە ممارەسەیان کرد و ئێستا فیلم و هەموو بەشەکانی ئەمێ ئەوە بڵێم سینەما بەتەنیا تەسویر و مۆنتاژ نییە پێش هەموو شت تۆ پێویستت بە چیرۆکێکی بەهێزە دوای ئەوە ئەو چیرۆکە پێویستە بکرێت بە سیناریۆیەکی تەواو کە ئەو مشکلی ئێمە بەردەوام هەمانە نازانین چۆن شتەکان کۆکی چیرۆکەکان کۆکەینەوە بیکەینە بناغەیەکی باش بۆ دروستکردنی فیلمەکان تەنانەت سینیش نەکرە پرۆپۆزاڵەکەت
پرۆپۆزەڵەکەی تۆ بۆ با 2 میلیون دلار پارەی بی چییە؟ با 4 میلیون دلار بی کاکە با 40 میلیون دلار بی چییە مثلا 150 گەنج ساڵانە من ڕێگای ئەو گەنجە بگیرم ڕێگای دەروای وڵات نەگرتە پێشە خۆی بگەڕێتەوە خزمەتی ئێرە بکە با 100 میلیون دلاری بە چییە؟ بەس تشتەکە بێتە بەرهەمی خۆمان هەر هەمووی کورد ئێستا هەر کەسێک گەر دینارێکیش سەرفکە بۆ ئیشێک ئەوێ و دیناری بێ بە 2 ئەجا سەرفیەکە ئەوە کێشەکەیە و یەکەم شت کە ئەوانەی کە خاوەن دەسەڵاتن و خاوەن یعنی بازرگانە گەورەکان با بڵێن یەکەم شت کە باسی لەگەڵیان باسەکەی ئەوان بیریان یەکسەر دەچێتەوە بۆ بازرگانیەکەی خۆیان کە تا چەند ئیسیفادەیە بێ بۆ خۆیان ئەگەر ئەم ئیشە بکەن ڕاستە من لە جێک دانیشت بووم نەفەرێکی پلە بەرزیش بوو ئاویش باسی دەکاکە بوجەماندایە ناگەڕایتەوە ڕۆشتووە ئەو زۆر هەبوو حاڵە هەکە بوجە بدە چاودێریش بکە ئەفعلە نەبێ کەسیش خۆی چاودێری بکە شافاف چاودێری بکە حەمید گیان ئەم هەموو کارە ئەکرێت لە هەولێر تۆش لە هەولێری دانیشتوی هەولێری بۆ لەو ئیشانی ناو هەولێرانی بۆ ئەبێ زیاتر لەگەڵ ستافی جەماعەتی لای سلێمانی ئیشکەیت و لە کاتێکا خۆت لێرەی ئەم پەیوەندی بەچیەوە هەیە طبعا بسیارە هەرچەنە ئاسایی یعنی مهم هەمووی هەر کووردە هەمووی هەر فەنەکە هونەرەکە بە ناوی کوردستانەوە هیچ فەرقی نییە لە لای من بەڵام بۆ زیاتر لەگەڵەوان دەرەکەی بۆ ئەکتەر بانگ هێشکردنەوە نییە مەڵێ ئەکتەر نییە کاکە دەرهێنەر من ئەمڕۆ لە دەیکەم شتیوە هەیە شەتیوان نییە شەتیوانە شتەکە کووە دەبی دەرهێنەر بانگ هێشت بووکە وەرە کاکە ئەمڕۆ لە بوو تو گونجەوە ئەمڕۆیانە من هێشتان لە هەولێر بێزگە لە سەید کەماڵ بانگ هێشتی هیچ ڕۆڵێک نەکراوە ئەمە سەبەبەکەی چیە کەم تەرخەمی خۆتە لە عیلاقاتت لەگەڵ دەرهێنەر و ستافە هونەریەکانی تر لەم لێرە یاخود پەیوەندی بەچیەوە مەبەستت علاقاتی شەخسی بوو علاقاتی شەخسی بریاردەرە بوو ئەوەی کە بەشدار بریاردەر نییە بەڵام گرنگە ئەویش یعنی تۆ ئێمە کەسێکە بینن هەر خۆی بە دوورەگرێت لە هەموو کەسێک بە تەئکید ئەو کەسە درەنگترە خوێنرێتەوە وەک لە خەڵکی تر ئەمە پەیوەندی بەوە هەیە یان وەک تۆ باست کرا زۆر جوانە ئەسڵەن بۆ بێ هەڵبژاردن بە علاقاتی شەخسی بێوە نیە لە هەولێر ژیان لە هەولێر سەختە من سەرقالی بژیوی ژیانی خۆم چیەکەی بۆ بژێوی ژیانە وڵڵاهی کافەکی بچووکم هەیە کۆشێکی دارم هەیە براندێکی قاوەی ئیتالی دەفرۆشم کرێ چیمە ژیان لە هەولێری سەختە پێڕاناگەی بەس بە هونەر پێڕاناگەم بەس لەسەر شاشە بوونم هەیە ینی خاک دەزانی من ئەکتەرم بەس عیلاقاتی شەخسی کە بچم بە شەودانیشم بخۆمەوە بە شەو قەسەکی بکەین بە ڕۆژ شتێکی دی ئەو شتەم نییە مەبەستی من تێگەشت نا من ئەو شتانەم نییە ئەتەوێت زیاتر بە هونەرەکەتەوە خەڵک بدناسێت دەبی وابی بڕیاردانەکان لەسەر هونەرەکەت بێ وەک لە شتەکە بی وابی ینی ڕاستە خۆیەوە لایەنە ستاندارد و پرۆفشناڵەکەی ئیشکردن نا من برادەتی وام نییە دیسان باس دەکەم هەر لەگەر سید کەماڵی من محەممەد شێروانی ژەناسم جەنابەت کاک بڵن عەزیزی برا ئەوەنە بۆچی پێدوانی یعنی هونەرمەند دەبێ مەسەلەن ئەکتەرە بێ علاقەیەکی باشی کۆمەڵایەتی هەبێ نەک بەس لەبەر خاتری ئەوەی کە بیکەنە بەرهەمەکانیانەوە فیلم و دراماکان هەر پێویستت بۆ علاقاتە کۆمەڵایەتیە نییە پێویستیم پێ بەس حتا ئەو ڕادەیە زەرورە یعنی ئەو علاقات شەخسیە نا بە زەرور نازانم چکە خەک ئەو چەند کەس سینەمە کاربن هەیە بە 100 کەس بن یعنی ئەو 100 کەسە نازانن من ئەکتەرم بە تایبەت دوای 88 دوو دراما کرانوە نییە 3 دراما 4 دوو فیلم لە هەولێر کران دوای 88 ئەو هەندە ڕێکلام بۆ کرا
یعنی خەک نەزانم من دانیشتووی شاری هەولێرم ڕاست وەیانە من فاڵۆوەرم لە نزیکی 1600 بوو بە 9000 کەس ئەوە بەس خەڵکی ئیندیویجوال خەڵکی کە فیلمیان بینیوە و ئەوانە نەزانن مەقسەد ئەگەر پێویستی بە علاقات شخصی یان مەسەڵەن ناسینین ئەو شتانە هەبی نازانم لە کێ دەوی دەست بکەم بچم سلام عەلیک سلام عەلیک خەی بڵێن من حەزم لێ ئەوڕۆ لە ببینم ناکرێ يعني پێ دوایە مەسەلەن عیبەیە کە ئەکتەر خۆی هەڵواسێ بە ئیشەکە کە بڵێ من ئەمەوێ ئیلا ئەو ڕۆڵە ببینم هەرچەنە شتە ڕووی داوە دەچکێنن بۆ پێشتر ڕووی داوە یعنی ئەوە زۆر کەس هەبووە فیلم هەبوو یعنی تەواو کۆنتترۆڵی فیلمەکەی کردووە لەبەر خاتری مخریجەکە برادری بوو ئەو ئیستغلالی وەزعەکەی کردووە هەموو شتێکی قۆڕخ کردوەوە بۆ ئەو دیمەنەی خۆی بۆ ئەو ڕۆڵەی خۆی کە هەیەی دارێنەر هەیە کۆرەپلک ئاموزە جیران برادەر هەمووی بەشدار بووە لە ئەوەکە من چڕڵەکی دەبینم لەوەیە ڕاستە ئەسکەی بە جانی دەبم گرنگ نییە ئاموزای من لەوێ هەیە کووەوەی بینم بەنانەکی بخوا ئەوە لەوانەیە زۆر بە عشایری باس دەکەم بەس حەقیقەت ڕاستە من پێم وایە بێ سینەما بە دوور بێت لەو شتانە لە هەمووی کە بچێتە سەر لایانی بڕیاردان بچێتە سەر لایانی شخصی چونکە ئەمە زۆر خەتەرناکە بەڕاستی زۆر خەتەرناکە بابینەوە سەر باسی 1970 چۆن بوو ڕۆڵبینین لەگەڵ ئەو ئەکتەرانە کە لە ناو فیلمەکەیە هەبوون خۆت سەرسام بووی بە ڕۆڵی کێ لەگەڵ چێ زۆر مرتاح بووی من وەکو بەرکەوتن ناو فیلمەکە لەگەر زەریا سامی بڵێ ڕێز و سڵامانەیە بۆ کاک زەریا طبعاً یەکێکە لە ئەکتەرە باشەکان ئەتوانم بڵێم ئەویشتا ئێستا دەستخوشی لێ دەکەم ینی زۆر زۆر مرتاح بووم زۆر زۆر من ینی ئاسانتر بوو ڕۆڵ گێران لەگەر ڕاستە ئەو ژەزمونێکی باشی هەیە چ لە شانۆ چ لە فیلم و لە درامایە بەڵام ئەویش کەم ئیشەکە دانیشتوی یەک ئەوین یەک قورپینە دەست خۆش بێ لەگەڵ کاکێژوان چۆن بوو کاکێژوان مرتاح بووی لەگەڵی بەڕاستی زۆر زۆر جددیە لەسەر ئیش تەمرینمان هەبوو تەمرینی زۆر بە قووەت پرۆڤە من دوو پرۆڤام هەبوو ئاکسنت و زاراوە بێزگە لە بە بەرکەوتن لەگەر هەموو دیمەنەکانمان دەکرد بە ماوەی 6 مانگ هاتوچووی سلەیمانیم هەبوو ڕۆژی تەمرین لە سەعاتی خۆی دەبی لەبێ بووی ڕاست هێژوان بووە شتە زۆر ئەکادمیک و مەزبووتە ینی ئەوە بوو کە فیلم لە ڕووی ئەکتینگ سەرکەوتنی بەدەستێنە و بەدەستیش دەی هێشتانەوەیش تیمێکی ئەکادمیک بوو تا چەند ئەکتەرەکان بە گشتی بە تۆشەوە بۆوانی تریشەوە هاوکار بوون بۆ کاکێژوان بۆ سەرخستنی ئەو فیلمە 50-50 بوو هەم لەوەی کە هێژوان توی ئازاد دادنێ ئۆکەی لەوانە یەک دیمەنی 20 جار پێت بکات دەنگیش لێ ناهێ بە خۆت تێدەگەی کاکە ئەوە جارێکە دی با بڕوە هەتا کە وشەی پرینتت گوێ لێ بوو ئەوە تاوە سیاسەتێکی تایبەتی خۆی هەیە هێژوان ینی هەتا لەگەری ئیش نەکەی نازانی بەس کە ئیشت کرد دەزانی کو ئیش دەکە پلان و پرۆژەی ترتان نییە بۆ دوای ئەمە بۆ 2009 هەیە بەڵێ بەستا ئەمەکو هەموو جار کێشەی بۆجێت و سپانسەر وەکو ڕاست بۆ من نمونەکی بینم سەرمایدار هەبووە وتیەتی ئەگەر ئەوەندە پارە بدەم بە هەنگوو بچی بدەم بۆ هەنگوو دەدەم بە بینایەک مانگانە ئەوەندە کرێ وەردەگرم ڕاستم قسەی زۆر باوە لە ناو بازرگانەکان وای وەنا من لەوێ بوومەوە باسەکرا ینی کاکە من بینایەکی دەکەم بۆ پارەیە مانگانە ئەوەندە وەردەگرم بچی بدەم بە تۆ هۆی لە ئەوە بۆ پێشانە و قسەیە تەواو بوو ڕاست بوو مەسەلەن بۆ ئەوانەی کە فیلمی ئارتەکەن هەرچە ناویش گرنگی خۆی هەیە تۆ ئێمە مشکلە ئەوەیە لە مەفهومی سپۆنسەرکردن تێناگەین نازانی چایە ئەو ئەنێدارەتوان بڵێ بازرگانەکانیش حەقی خۆیانە چونکە ئێمە ئەو کابرادێ فەندێکی باشت دەداتێ باشە سپۆرتێکی باش دەکا
هەندێک جار بە پێویست تۆ مارکتینگ ناکەی بۆ کۆمپانیاکەی ئەو ترەوانیش لەسەرەوە پێم وایە و قەنەعەتیان بۆ دروست بووە. ئەگەر یاسای و یاسا و پێداچوونەوە بۆ قانونی کۆپیڕایت بکرێ لە کوردستان و پلەتفۆرمێک لەگە چاودێری حکومی بۆ فیلم و سینەما و هوەر لە کوردستان هەبی طبعا سەرمایدار زیاتر هان دەدرێ بودجەی دابی ئەبێ زەختیان لێ بکەین. یعنی ئەو سێ خاڵە یاسای تایبەت بە کۆپیڕایت پلەتفۆرمێک بە چاودێری حکومی وانە چاودێری بکە بۆ بگی خۆی بی پلەتفۆرم وانە دەستگای میدیا و زانیاری هەیە بۆ پلەتفۆرمێکی تایبەت دروستکە بۆ فیلم سینەمای ناوماڵ وانە خەڵکیش ئێستا وەکو جاران نەمایە گەنجمان هەیە سەدان نەوادی نێتفلیکسی بینیوە فعلا زۆر ئاسان دوسێ پلەتفۆرمی تریش هەن بەس یەک هەتا فیلمێکی دەبینی دەمری ئەوەندە ڕێکلام دێتە سەرێ تووشە 1001 ڤایرۆس و سپام دەبی هەتا بەس پلەتفۆرمێک بێت کاکە ماگانە 5,000 بدە کاکە من دەی دەدەم بەس پلەتفۆرمێک هەوی بە ئێشتی سەیری فیلمی کوردی بکەم 25 ئەو خەڵک هەموو جار پرسیار لەم دەکە هەر 988 لە یوتیوب هەیە لە یوتیوب میلیۆن دلار پارەی تێچووە ئێ خەڵکیش حەزەکە بیبینی بەس پلەتفۆرمێک با هەبی زۆر ڕاست سەرمایدار تەنانەت چوون لای سەرمایدار کاکە وەرە پلەتفۆرمێکی بکە تخصص اختصاصی مەیە چاودێری دەکەین سەرڤرت بۆ دابین دەکەین فڵان هەوا خەڵک بەشدار دەبی ئێستا وایانە نازانم چەندە 5,000 10,000 خەک دەیدا بۆ هەموو کورتە فیلمەکان هەموو بە کوالیتی بەرز تیمەکی دانا بە کوالیتی ئەوەی دابنێت لە کورتە فیلم کە چاودێری بکە چاودێری لەسەر هەبی کۆپیڕایت کەس کۆپی نەکرد لە تەلێگرام ئەکات با تووشی قانون بە تووشی یاسابی ڕاست وایە ئەو تشتێن نییە بۆیە سەرمایداریش دەرێ من بکە ئێستاش فیلمی باش باو ئەجزای نوێ بینی باو تەکنیکە نوێکە هاتووە لێرە پێویستی زیاتر لە 9 میلیۆن دلاری دەکاتە فیلمێکی جوان لێ دەربێت سەردەمیانە با بڵێ زۆر 8 میلیۆن دلاری تێچووە 1 میلیۆن دلاری تێچووە بەس خەڵکیش ڕازی بووە لە کوالیتی جەنابەت ڕازی بووی دەرنەری دی هەبووە ڕاست هەموو ڕازی بوونە وایان بەس کولفەکی وا تێچوو ئەمە خۆی شتێکی زۆر گرنگە چ بۆ ستافی فیلمەکە چ بۆ درێنەری فیلمەکەش کە یەکەم تەجروبەی فیلمی درێژی بووە و یەکەم ئەزمموی بووە لەو شێوەیە و ستافێکی ئاوا گەورەی هاوشێوە ئەمە 2 سەرکەوتنە بۆ دەرهێنەرەکە بەس یەک مشکلی هەبوو بۆ لە ڕووی مارکتینگەوە زۆر نەچوە ناو خەڵک یعنی وەگە زانین لەو سەردەمەی کە 1970 بڵاو بۆ چەند فیلمێکی تر بڵاو بوونەوە یعنی لانی مارکتینگ و لانی کۆمیونیتی ئیشەکە کە خەڵک باسی لەسەر بکات و ئەوانە زۆر کەمتر بوو 1970 دەمە بۆچی وا بوو بەڕای من کێشەکە بڵین سیاسیە نازانم کو باسکەم ینی ئەگەر فیلمێکی دی بە مەسەن خەڵات بربە لە وڵاتێکی وەکو فەڕەنسا ئەو میدیا زەبەلە حەکانمان لێرە لەمە وەستم تێدەگەی ساپۆرتێکی هەر یەکجاریان نەکرد وەنیە ئەو فیلمە ئەوەی برداوایان ئەوە هیچمان نەدیوە هیچ یعنی من یەکەم ئینتەرویوم یەکەم چاوپێکەوتنم دوای ئەو فیلمە ئەلێرە پێشگە لە سولەیمانی کە چاوپێکەوتنێکم هەوو لە قەناتێکی هونەری لە کانالێکی هونەری ئەوە دووەمە بەس بە تەفاسیل ئەوە یەکەم حسابە یعنی ئمە چاوڕێش هەڵوێستێکی بەقوترمان هەبوو بەڵام نەبوو بە هۆکاری سیاسی وابزان پلان هەیە بۆ دەروی بنێرن لە دەرێ ئارزیکەن ئیش وەکو من بزانم بەڵێ ئاین پلان هەیە بچن هەمووتان پێکەوە ئەوەی نازانم هەمووان دەچینیانە بەس فیلمەکە پەخش دەکرێت لە دەروای وڵات زۆر باشە و ژەنگاوێکی باشە زۆر کەزەیە لە دەرێ لە تاراوگەن کە ئەو فیلمانەیان نەدیوە و بۆ هەموو فیلمە کوردیەکان چەندێک گرنگە لێرە پەخشی خۆت هەبێ دوو ئەوەندەش لە وڵاتانی تری ئەوروپا و ئەمریکا ئەوانەش گرنگە لەوێش کوردێکی باشت هەیە من خۆشحاڵ بووم زۆر شتێکی وام نەماوە ئەگەر شتێکی گرنگ هەبێت تۆ باسیکەی پێم خۆشە بێ دەست خۆش بۆ داواتە زۆر چاپێکەوتنە مەمنونم بڵنگە بەرنامەی جوانت هەیە هیوا دەرم بەردەوامی لەو بەرنامەیە یەکەم بەرنامەیە سەبت تایبەت سەبرەت بە سینەما بی دەست خۆشت لێ دەکەم زۆر سپاس بۆت و سەیری هەموو بەرنامەکانی 1960 ئەو بەرنامەم کردووە تایبەت
بوو چوونی جیاواز هەبووە جار هەبووە تووڕەڵمە جار هەبووە دەستخۆشیم کردووە لە میێوانەکان ئیتر ڕایە هیوادارم کۆمەڵێک خەڵک تووڕە بیت لە قەسەکانی من زیاتر دەستخۆشیم لێ بکەن چکە من بەس وابزانم حەقیقەتم باس کردووە من کەسێکی ئەو نیمە و گوشەگیر بم دانیشم نا حەزم لێ نییە بێن لە دەرگای ماڵی من بدەن کاکە ئیلا دەبی بێ بە تایبەت نا بانگ هێشت بکەن کاکە پێویستیمان بە ئەکتەرە فڵان هەر تشتەکە ناو خو تەواو نەبی بانگشتنامەیەکی بچووک بکەنەوە نیە من یەکەم کەسم دێم بەس ئەو تشتەژم جێ لێ نابی ینی دەرهێنەری زۆر بەناو بانگ هاتووە کوردستان کاستینگی کردووە کاستینگ دەبێتە چه هەڵبژاردننی ئەکتەر کەس بە من نەوتوە هیچ ئەگەنە من یەکەم کەس دەچم ڕادەوسم ئەگە موعدەکە ساعت 12 من ساعت 8 بەیانی لێ دەبم ئەوەندە خۆلیە سینەما بەس کەس من نەوت هاتوو ڕۆشت و من نەمزانی هیوا دەرما بەرنامە بیتە دەست خۆش بە ئینشەڵڵا هیوای بەردەوامی و کاری باشتر و کاری گەورەترت بۆ خوازین و جێگەی شانازیەکە هەم لەو فیلمایە ئەو ڕۆڵە باشەت هەبوو و هەمیش برنەوەی ئەم خەڵاتانەی لەم ئەخیرەیە ئەبێت تۆ زیاتر لە هەموو کەس شانازی پێوە بکەی و ئیشەڵڵا بێتە هەلێک بۆ بەردەوام بوونت دەوکارە و دووبارە بەخێر بیت و دنیای خۆشحاڵ بووین